دەڵێی سەردەمەکە گۆڕاوە. ئێستا پێچەوانەی ساڵانی ڕابردوو ئەو کەسانی ڕخنە لە ئاینی ئیسلام دەگرن ناکوژران، بەڵکو تێگەیشتن لە یاسا وای کردووە ڕخنەگرەکان ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە. ئەم پیاوە ڕخنەگرێکی قوڵی ئاینی ئیسلامە، لەگەڵ ئەوەی پیشەی خۆی پارێزەرە، بەڵام ڕخنەکانی وایان کردووە دەیان جار مەلاکان ڕاپێچی دادگای بکەن. هاتن وێنەی ئێمەیان شێواند، تەکفیریان کردین، سکاڵایان لەسەرکردین لە دادگاکان، بە خەڵکیان و دەمانە کافرن لە کاتێکی شوێنیە. داعش سەری خەڵکی بڕی، خەڵکی سووتاند، باشە خەڵکی لە خاجدا دەستی بڕی، قاچی بڕی، نەیانتوانی بڵێ کافرن. ئێمە لەسەرەوەی وتمان خوا تەعەدودیەتی دروست کردووە، خوا دروستی کردووە تۆ مەسیحی بی من موسڵمان بم و تێگەی ئەو بوذی بێتن، هاتن لەسەرەوە تەکفیریان کردووە، بەردەوام بوون لەوە. ئیمان و گومان ئەو کتێبەی ئەوەندە نییە کە چاپ کراوە. نووسەرەکەی دەڵێت نەک کۆمەڵگا، تەنانەت لەنێو خێزانەکەی خۆشم کتێبەکە قبوڵ نەکرا. هێشتا نووسەر ڕاپێچی دادگان نەکراوە، بەڵام خۆی بۆ ئامادە کردووە. بەدڵنیایەوە تووشی لەلایەن مامۆستای ئاینەوە، لەلایەن خەڵکەوە، تەنانەت لەلایەن ئەندامانی خێزانەکەمەوە تووشی گرفت بووم. هەر لە ناو خێزانی خۆمە خەڵکێکی هەیە لەوەتی هێشتا کتێبە دوێنە بڵاوەوە پێ بەزەی زانێتی کتێبە بڵاوەکەمەوە یەکسەر پەیوەندی لەگەڵ ما بچڕیوە، لەبەی من شتێکم کردو سنووری دینم بەزانەوە لە کاتێکا کە ئەو یەک وشەی نەخوێنێتەوە. بەشی زۆری سکاڵاکان لەم بینایەوە دەرچووە. یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانە. ئەوان دەڵێن زۆربەی ئەو سکاڵایانەی لە دادگا تۆمارمان کردوون لە بەرژەوەندی ئێمە کۆتاییان پێهاتووە. ئێمە ئەو سکاڵانەی کە ئەنجاممان داوان دووسێ جۆرن، مەسەن هەیە لەسەر تاکەس بووە، هەیە لەسەر موەسسە بووە، هەیە لەسەر ڕاگررتنی شتەکە بووە، زیاتر لە 5-6 پەنامان لە بۆ یاسا بردووە، هەموو جارێک شتەکان لە بەرژەوەندی ئێمە کۆتایی پێهاتووە. یە ئەگەر کەسەکەش داوای لێبوردنی کردبیت و بەڵێنی دابی کە ئەم حاڵەتە دووبارە نەکاتەوە، ئێمەش سکاڵایەکەمان سەحب کردیتەوە. ئەوەی ئێستا دەگوزەرێ تیرۆر و ناوزڕاندن و سوکایەتی نییە، پەنابردنە بەر یاسا و دادگاکانە. مەلاکان لەم ساڵانەی دواییدا ئیتر لەوە گەیشتوون ڕەخنە و ناسازیەکان دەبێ لە دادگاکان یەکلایی بکەنەوە. نارین ڕۆستەم، دەنگی ئەمریکا، هەولێر.